سڵاوتان لێبێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە خۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان. گەنجەیەک لە شاری هەولێر لە بەرهەمهێنانی کارەبای بەردەوام سەرکەوتوو دەبێت. لەگەڵ ئەوەی توانای بینینی نییە بژێوی ژیانی لەسەر ڕاوە ماسیە. دوو قوتابی بەشی یاسا لە ناو پارکێکی سۆران بژێوی ژیانیان بە وێنەکێشان پەیدا دەکەن. بەرهەمی مازوو کە یەکێکە لە بەرهەمە سروشتیەکان و بەرهەمی بەری دارمازۆیە لە ناوچە شاخاویەکان دەڕوێت و لەگەڵ پێگەیشتنیشی هاوڵاتیانی و ناوچانە ڕوودەکەنە چنین و کۆکردنەوەی لەگەڵ ئەوەی کە ئەو بەرهەمە لە ناوچە شاخاویەکان دەڕوێت و بێ بە هەورازن و شێوی زۆریشتا سەرکەویت زۆربەی گەنجەکان ڕوودەکەنە چنین و کۆکردنەوەی ئەو بەرهەمە و خواستێکی زۆریشی لە بازاڕەکان لەسەرە. ئەمروکە مێتۆتیا مۆزیۆ خەڵکی کوردستانی بشێوەیەکی گشتی تۆیبەتی خەڵکی چیۆیی گەلک بەروبوومی سروشتی کوردستانی هەی تۆیبەتی مۆزیە کەنگروکە جۆترە کەزۆنە سمۆقە ئەڤە هەموو بەروبوومێت سروشتینە ئەمە پشتۆ خۆیەک جۆت موچەی نەگرێتەوە ئەم بۆ بەروبوومی سروشتی ڕۆژۆنە تینێ و بخود فروشین. ئەو خوب شێوەیەکی گشتی ئەف مۆزیە ئەکەم بین سەکەنی ئەف مۆزیە دەستپێ کۆچنینەوەی 25 مۆنگۆ حەف بەس ئێکی هەیڤۆهەشت ڕسمی هەموو خەڵک بەشدۆر بیتێدۆ وەکی ئەم زۆنین ئەف مۆزیە تێتە بکۆرینۆن بوو دەرمۆنی بیتە دەرمۆنێ کوڕکێ و دەرمۆنێ مایدێژی. شلون موزيجي يوغرونا يعني هم كاس ناشن بين منو بدون عمر ناشن بين چونكي اغلبيا موزي دورو واتتن بينا من مثلا دون عمر منو بد ما دون عمر ناشن شناسا دورو او اغلبيا جحلتين منطقه اصلا بوشا على اساس كويت كاف تعميتوتي روجي 4 كيلو عندك دهوت كان عندك ديف ايديو مثلا تزيبه حتى هو يبقى حتى 20 كيلو جديكاي. دوو گەنج لە قەزای سۆران کە هەردووکیشیان قوتابی کۆلێژی یاسان لە زانکۆی سۆران لە هەمان کاتدا کە پەرە بە خوێندنەکان دەدەن حەزیان لە وێنەکێشانە. ئەوان شەوانە لە دوای خوێندنەکان لە دوکانێک کە لە داریش دروست کراوە شێوازێکی هونەری زۆر جوانی هەیە لە سۆران بە قەڵام وێنەی خەڵک دەکێشنەوە. ئەس جبرائیل سەعدەدین دووسکی دەرچووی کۆلێژە قانونم وەکو پیشە من وێنەکێشانە و خەلکێ باژێرێ سۆرانم ماوەیە کە وەکو پیشە خو من ئەوە هەلبژاردی چونکی من ڕاستی هونەرێکی هەم گرنگە هەمیش هونەرێکی جوانە ڕاستە هەندە ئاختنێ تایدبێژن وڵاتێمە پەڕەی هونەری وێنەکێشان و
حتی همه هنری دیگهش نادن بس او حزک تایبتی من نوی نکشان هیچ چاوره دسته حکومتش نیمه پشتی تا خروجا من القانون من تعیین کنجیه کی ماکو موظفه کرشتک از فی شلاخو گل چتشتنا گرمه ترونینا خلکی بوون رسمانه تقریبا بنا دو بشک يعني زور رزيل ديرن باشك جي ماندوبونا كاو او هميشه پیشاو ناگرن بيجن يعني شتاكي بهاكي گرانه بهاكي كم مبوداناي هر چند بيجن بهاكي گرانه هندك جي زور پیچاوانه يعني رزاك زور تايبات لدگرن حتى بيجن شتاكا بهاكي زور ارزانج بوداناي چونك هنركه بخو هنركي گرنگه هنركي مازنه او هم هنره و همش شورش كامل كاين راستي راستي من زور كيف ويناتتن من وينات خو قلقت هاي في موبايل خدا وكد وشر مصورات زور رسمات قرم بس من حسكر في جرت اشتكي جواز بيت رسمك جواز منك ببرادر تشيك راستي وينا كيشك زوري زيركا اشتكي زوري جوان بوم تشيكر يتايبات او رسمش مزور بي جوان بو او رسمه منين هناك بالضبط كون موجود بي عينا وكو خو شاكر از سمیرا مصطفى یوسف خلق سورانم قطابی ملزان کوی سوران بشی یاسد خینم وینا کشان لیراس دست وینا کشان کریه وکی حزک یعنی حزک بوم چه بوم دست وینا کشان کر چه دوره یعنی تشتوات من ندیدی بس وکی حزک مال دا من بخو وینا چت کران و پشتینگی من خو پرد وی هنری دا بوم تشتاکی خوش براستی من بخو چه جلی ورد گرد مالا مجی زور بو من يعني هاری کار بون تایبت باب من زور بو من يعني پال پشته من بو وشولی دا و لیره جیوه کی مثلا ام لیره وینا چید کن خلقه که زور تید خاصتا مثلا کرد هن زیادتر بو وکی دیاری داوا کن بو دزگیران خویان بو خشکا خویان بو دایکا خوی بو کس کارت خو تشته که تازه راستی يعني خاص ما کچه که کرک لیره دانشن وینا چید کن بو لیره تشته که تازه و هم بخود چیز لورگیرین و هنره هم جی خلق وقتی تدن بوان جی تشتاک خوشه یعنی بین لیره وینا کشه تای وینا چکن بوان جی تشتاک خوش راستی شغل خو ام زور مرتاحین یعنی ماندینا بینده من شبه های سه چهار رسم چت کن یعنی زیادتر شبه هم برانا گهین خلقه که زور ده راستی زور جارم رسمت اون ده یعنی دو شب سه شب ده پیاچن حتی یعنی هم گهین رسمی چکن هندك از ده زور عجله يعني خواصن زي رسمي خو ببنا بو وقت 20 دقيقه اگر زور يعني برا بتشين وينك زور جوان در بهتن قالك جاره حتى اني ساعات 40 دقيقه بيبدي گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت لە شارۆچکەی چوارقورنا لەگەڵەوەی کە توانای بینینی نییە بەڵام زۆر حەزی لە ڕاوەماسیە ئەو ساڵانە لەگەڵ گەیشتنی وەرزی ڕاوەماسیدا دەچێتە دەریاچە و بەرەبەیان تاکو ئێوارە بە قولاب ماسی دەکرێت هەروەها بژێوی ژیانیشی لەسەرۆکارێ.
ڕاوەماسی بە چەند زۆرێک دەکرێت بڵێن دوو زۆریان سەرچیە تۆڕ و قولاب. جا قولابیش دوو زۆری هەیە، نەوعەچیانی هەیە بە گۆشتی بەهاران دەکرێت، ئەو نوعیمەش ڕاوی سنارەی پێ دەڵێن. بۆیە ئەمن ئەو ڕاوم هەڵبژار هەم بۆ من خۆشتر و ئاسانترە و زۆر باشش لێی دەزانم. بەس ئەوەی ئەمە سەرەکی ڕاوی دەکەین سێ جۆر ماسیە. یەکەمیان شەبوتە، دووەمیان ماسیەکە پێی دەڵێن بزە، ئەوش قولابی چاک دەخوات، سێمیان زەردەیە. بۆیە ئێرەمان دەستنیشان کرد بە حکمی ئەو نەورەسانە حوسێنی برام بە دووربینی لە دوورەوە سەیری کرد، نەورەسەکان لێرە کۆبوونەوە. جا بە حکمی ئەو نەورەسانە ڕاوەکەی دەدۆزینەوە لەکوێیە و ئێمەش لەو شوێنە لەنگەربەر دەدەینەوە و دەست بە ڕاوی خۆمان دەکەین. قولابەکەی بەرەو ئاراستەی نەورەسەکان هەڵدەدەین کە بەرەو ئاراستەی نەورەسەکانمان هەڵدا ماسیەکان چونکە هەموو لەوێ ڕاوی خۆیان دەکەن، ئەمەش بۆی هەڵدەدەین. ڕۆژەیە هیچمان نەگرتووە، ڕۆژەیە قلی گچکەمان گرتووە، ڕۆژەیە 4-5 قل گیراوە، ئەوە بە ڕۆژە. هەتا ئێستا ئاخر ماسیە گەورەکەی گرتوومە چەند ساڵێک لەمەوە پێش 9 کیلۆ و نیو. محاولەم کرد لەسەر پێی خۆم ڕاوەستم، بێستانەوانیم کردووە، معامەلەم کردووە، داوا لەو کەسانەش دەکەم کە تووشی نەکسەی کەم ئەندامی دەبن، کارەساتی کەم ئەندامی ڕانەکەن لە ژیانی خۆیان، کۆڵ نەدەن. دانیشتنی ماڵێ ئینسانی تەمبەڵ دەکا و تووشی نەخۆشیت دەکا. زۆربەی کاتەکانم لە دەرەوەیە. لە سعادەی بەیانیەوە لە ناو ئاوێداین لە ناو دەریاچەی دوکان ڕاوی ئەو ڕۆمان کۆتایی پێهات کاتژمێر 5 ئێوارەیە لەبەرەوەی شەماڵێکی بە قووەتی دێهاتینە دەرەوە. ئەوڕۆ باش بوو لە خوای بە زیادی ماسی باشمان ڕاو کرد، نزیکەی 7 ماسیەکمان گرتووە، ئێستا بەرەو ماڵ دەڕۆینەوە. لا گوندی میسکای بەرواری باڵا خانمێکی مەسیحی تەمەن 50 ساڵ هەیە کە لە ڕێگەی کاری دەستی و ڕستن و چنینەوە کۆمەڵێک تابلۆ و بەرهەمی جوانی بەرهەم هێناوە. ئەو زۆربەی کارەکانیشی لە سروشتەوە سەرچاوی گرتووە و بەرهەمەکانیشی لە سروشتەوە لە کارەکانیدا بەکارهێناوە بۆ توانێتی بە شێوازێکی زۆر جوار و ناوازە نمایشی بکات. ڤیان خۆشا بۆرمەس مەسیحیمە الجندي تشنبيكه وأشيم يعني همي تشتاكيكا يعني أتظانم بس هيك من وقت هبت ومش بيتشيكاتي جي أفشولي كري وقت أصطالي بالمدرسة هنجي أزافير بون يعني أس شيم مثلا وكي فان بوما زيدا وكي فان بوما شيت كان أشيم هماش دفخو ميزا شيكا يعني تزين كام من تدفت يعني وفان صالكا أو يعني بابو بابيريت ما صافي تشيت كرن جبر تشيت كرن أو هميش تازان تشيكن يعني مثلا ايك تشتكيش مطلب كات اس ان هديه وك هديه ان مثلا او بهت بيش من بو من تشيكا يعني باريت خو اشيم تشيكا وبس من دوره ذاكرين ومن تشتي تشيكرين بخوب دستي خو من تشيكرين ومن الداينة هدية بوان بيشوكي أويد من عالمان دي يعني هاتشي زيرك بيت طبعا أس هدية كدمي دا بتر تشجيع بوي تشيبت دا بتر حشوي شولي بكت مثلا إن شاء الله يعني أو تشتي أشيم تشيكن سيدة سخسير هكا يعني أبغى تشتاز بيجمعته هميش تبيجنا بس أبنا يعني أو تشتي جانتر مثلا وكيفانا أويد بوكتشا بو مدرسة مثلا أويد دستا بو زفستاني مثلا بو سري غلاف
أو شال أو همي أشيت كم يعني هدية دم طلبة أو طلبت بشيك أستشتي جون بخونه هيلم أس كما هدية مثلا مروفك منصبك ورقرت أس بوي كما دياري شا أودي أو قاعدة داري بن عندي نفسم الله لي عندي نفسم مثلا قرآن عندي نفسم عندي شكلك وكي من أوي شكلش درفة نبو فروتني ونبو تشتكي بس بخو مناكري نكا الحمد لله نكا الشيم يعني هكا بطالبة الشيم صدقة طعب هيدي شيكا گەنجێک لە شاری هەولێر دوجار دوای 2 ساڵ کارکردن و ماندووبوون توانی کە ئامێرێکی کارەبا بەرهەم بهێنێت کە بەبێ سەرچاوە و سوتەمەنی دەتوانێت کارەبا دروست بکات. دەڵێت ئەگەر لە کارەکەی بەردەوام بێت و پاڵپشتی بکەن دەتوانێت کارەبا بۆ هەموو هەرێمی کوردستانیش دابین بکات. ئەو پرۆژەی من ئینێژی مایکەرەواتە کارەبای دروستەکاتن ئەو کارەبای دروستەکاتن بەبێ هیچ سەرچاوێکی وزە واتە گازی ناوێ ئاوی ناوێ تاقەشەمسی ناوێ هیچ بنزینی ناوێ گاز و هیچ سەرچاوەیەکی نییە واتە بەخۆی کارەبای بۆ خۆی دابینەکە و بۆ چەندی بتەوێتن ئەتوانی بۆ دابین کاتن ئەو داهێنانش ئەو خانەوە دەستی پێ کرد لەو خانەوە ئەوە کارەباکەی منە لێرەوە ئەو خانووی ماڵی منە ئالێرە لەو کارەبایی بە موگناتیزی ماگنێتی کارەبام دروست کرد و کە ئەوەی کاری پێ ئەەکەم کارەبا دێتەوە ناوماڵی دوای هەستام ئەو فکرێم گەورە کرد وتم ئەبێ شتێک هەبێتن ئەوە کاری پێ بکاتن کارەبا بە بەردەوامی نەپسڕێتن بۆیە ئیشەکەم گەورە کرد و نزیکەی 2 ساڵم پێ چوو تا توانیم خەریتەیەک بۆی دابین کەم توانیم سەرکەوم پاش چەند زارێک 7,000 بەس هەر کۆڵم نەدا هەر کۆڵم نەدا چونکە بابم زۆر پشتیوانی کردم وتی نا ئەتوانی سەرکەوێت و زیرەکی و زۆر هاوکاری کردم بابم و دایکم بە تایبەتی بەس ئەو دوانە زۆر هاوکاری منیان کرد و ئێستا ئەوەش بۆ نمونە کە ئەوەی پێ ئەەکەم کارەبایەکەی هەیە کە ئەسوڕێ لێرە کارەبا دێتەوە وتم دەبێت ئەوە شتێک بکەم گەورە بکەم زۆر گەورەتر بکەم توانم کارەبای بە بەردەوامی دابین بکەم بۆ ماڵەوە سەرەتا 12 ڤۆڵتێ بوو بەس ئێستا کە پرۆژەکەم 27 ئەمپێرە ئەم 27 ئەمپێرم هەیە بە بەردەوامی واتە کارەبا هەبێ نەبێتن من کارەبام ناپسڕێتن 27 ئەمپێر کارەبا بەبێ پچڕاندایە من 32 ساعت تێستم کرد بەڵام کە کارەبایی ڕئیسی هاتەوە من ئازار هەبوو ئەم پچڕان بەس لەو 32 کاتژمێرەی نەم پچڕاند گەر ئەتوو ئیمکانیەتی هەبێ واتە توانات هەبێ چەند کەیڤیت حەزەکەی ئەتوان بۆ دابین کەم هەر چەند کەیڤیت تۆ بتەوێت ئەتوان دابین کەم مەسەڵەن 500 کەیڤیت دەوێت 400 کەیڤیت دەوێت 1000 کەیڤیت دەوێت 3000 کەیڤیت دەوێت ئەتوانم دابینی کەم زۆر بە ئاسانی بەبێ هیچ سەرچاوەیەک بەبەوەی ژینگە پیس بکەم بەبەوەی هیچ سەرچاوێکی وزەم پێویست بیتن سەرچاوەکانی خەریتەکان من دامڕشتووە و من تەنانەت من ئەزانم چۆن بەستوم یان چۆن بەکارم هێناوە ئەو خەریتەیە سەرچاوەیەکە بۆ ئەوەی کە ئەوە بەبێ وزە کار بکاتن و سەرچاوێکی زۆر گرینگە بۆ ئەوەی ئەوە کاریان بکاتن ئەگەر نابە بە خەریتەکە هیچ شتێک کاری ناکاتن. لەگەڵەوەی کە نابینایە بەڵام ئەوانە بۆ تا ڕێگر لە بەردەم گەیشتن بە خەونەکانی کچێکی خاوەن پێداویستی تایبەت ئێستا لە شاری دهۆک سەرۆکی کۆمەڵی نابینایان و کەمبینایانە لەو شارە و هەروەها مامۆستایە لە پەیمانگای خاوەن پێداویستی تایبەتەکان ئەو جگە لەو کارەی لە کاری دەستیش بەردەوامە و بە دروستکردنی جلوبەرگ و چەندین کاری دەستی جوان توانوێتی بە خەون و خولیاکانی خۆی بکات.
کار من چیه؟ کار من کاری که یعنی پیروز یه دستیه بو خلقی که از دیار کم یعنی ایکا نابینان شد کاری که وصای پیروز دست خوبه بین تو و خلقی که بکشتا نک خوبه بو بی کاری 14 معرض من اتذكرين دهوكي ودورو بري دهوكي من يتذكرين وخولجي من اتذكرين اوجي هر من نشانا بينا وكين بينا دار ام دخیش کو دبرا نابینایله برای که من ماجستر یا ورگرتی میجوه برای من دیجی عودیه فرمانبر اوقافه و گل خیش کامجی اوجی هر ماموستال پیمانگه ها روناهی اوجی خط برای لیدا ام هر دوی در که بیکاری دکن اوجی بو هر نابینا و کیم بینا دخوازي من أوى يعني أف دزجة حكومي يتحزبي بشين هاري كارياما نابينام بكن أم بتوي يعني يتخزمات داينا بس هكذا بيجن دستي هاري كاريه جي هبت بوان نابينان دابشين خزمات بكن لا ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.